بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبەت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەکەینەوە. ئەمڕۆ ئێمە لە بەردەم یاریە تایبەتەکەیان لە پرێمەر لیگ ڕۆبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و تۆتنهام کە ڕۆبەڕووبوونەوەی کۆتاهیوای ئەرسیناڵە و دوای ئەم یاریە ڕەنگە دوای ئەنجامی ئەم یاریە ئەوەی کە چاوەڕێی ئەنجامێکی دیکە بێت جگە لە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لەلایەن مانچستەر سیتیەوە بە شێوەیەکی معجیزە ئاسا لە تۆپی پێ سیر بکرێ وە کارێکی زۆر زۆر ئاستەم و وە کارێکی زۆر زۆر دژوار بێ، چونکە بارودۆخەکان پێچەوانە دەبنەوە، بارودۆخەکان گۆڕانکاری گەوریان بەسەرە بەمەش شتەکان دەگۆڕێت لەوەی کە کێ براوەی نازناوی پرێمەر لیگ ئەرسیناڵ یاخود مانچستەر سیتی. قسە زۆر دەکرێت لێرە و لەوێ لەسەر ئارسناڵ لەسەر مانچستەر سیتی و لەسەر تۆتنام، لەسەر ئەندەرانی تۆتنام، لەسەر یاریزانانی تۆتنام وەکوش دەبینن هەر لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکان چ گواردیۆلا چ پۆستیکۆگلۆ ئاماژەیان بەو زەجە گەورەیە کرد کە لەسەرم یاریگا لەسەرم یاریە دروست بووە و لەسەر ئەنجامی ئەم یاریە دروست بووە. وەکو گواردیۆلا خۆی باسی لێوە کرد تۆپی پێ ڕاستەقینە ئەنجامەدرێ و ئەوان پێویستیان بەبرنەوەی لە تۆتنام و هەرگیز بڕوا ناکات لە تۆپی پێدا تی پێگە بێت بۆ نەبردنەوە یاریکە و پۆستیکۆگلۆ ژاماژەی بۆ کردوتی خواستیاندەران هەرچیەک بێ بەدەر لە تۆپی پێ منۆک و ڕایەنەر منۆک و بەڕێوەبەری تیپ ئەمە فەرشی سوور بۆ هیچی پێدا ناخن، ئیشی من ڕێخستنی بردنەوەی بۆ تیپەکەم، سەرکەوتنە بۆ تیپەکەم. ئەنجامی شەوی ڕابردووی ئەستۆن ڤیلا بێگومان ئەگەر شکست وایە ڕەنگە دۆخەکە ئێستا زۆر سەختتر باسکرایە کە خۆتان بینیتان لە دواسەتەکان ئەنجامەکەی بەرامبەر بە لێڤەرپوڵ هێنایەوە ئەنجامەکەی یەکسان کردوانێ. بەڵام ئێستش تۆتنهام لە هیوای گەیشتن بە چامپیۆنزی گیوەرزی داهاتوو لە ڕکابەری داماوەتەوانێ. تۆتنهام ئەگەر یاری ئەم شەوی بەرێتەوانێ فەرقی دەبێت بە 2 خاڵ لەگەڵ ئەستۆن ڤیلادا، کۆتایی ئەستۆن ڤیلا دەچێتە ناو کریستال پالاس یاری دەکات و بە پێچوانە شۆ تۆتنهام دەچێتە نێو یاریگای شەفیڵد یاری دەکات. سەرنجەکان زۆرن، هاندەرانی تۆتنهام شکستیانەوێ بەڵام یاریزانەکانی چ وەڵامێکیانە بێ وەکوی کە یعنی زۆر جارێمە باسمان لەوە کردو لە یارەکانە گرێوێگەی، لە یارەکانە خۆ بە دەستەوەدانێ، لە یارەکانە ڕکابەری هەیە، ینی زۆر شت لە بارودۆخی پێچوانەیە خود لە بارودۆخە نەخوازراوەکانە باز دەکرێت. بەڵام ڕووداوێکی لەو جۆرە لە پریمەر لیگ کە ئەم شەو تۆتنهام بەخۆ بە دەستەوەدانەوە یاری بکە کارێکی قورسە. پێش قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ زۆر باز لەوە دەکرێت کە پاریس سەن ژێرمان و بایر مونیخ یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەکەن و داوەر هۆکارە بێ یاخود یوفا هۆکارە بێ. بەڵام بینیتان ڕیال مەدرید و بروسیا دۆرتموند یاری کۆتایی چامپیۆنز لیگیان کرد و شتەکان بەو جۆرە نەبوو. ئێستا قسێکی زۆرەیە لەسەروی تۆتنهام ئەم یاریە بەو جۆرە یاری بکە، یعنی خۆ بە دەستەوەدانیە بێ بۆ مانچستەر سیتی. ئێمە نابێت پێشوەختە بکەین، دەبێت چاوەڕێک بکەین زایم شەو تۆتنهام و ڕکابەریە و جانی ڕکابەریە ئەو بەهێزیە و ئەو ڕوبەڕووبوونەوەی ئایا لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی یا بەرچاو بێ. بیرتان نەچێ مانچستەر سیتی لە 5 ساڵی ڕابردووی گواردیۆلا ئەم ساڵ لە تۆتنامی بردوێتەوە لە یاریگای خۆیان، بەردەوام ڕوبەڕووی شکست هاتوۆتەوە بەرامبەر بە تۆتنام لەگەڵ کۆنتیا، لەگەڵ سانتۆسا، لەگەڵ زۆربەی زۆری ڕانەرەکان بەردەوام ڕوبەڕووی شکست هاتوۆتەوە. بۆیە دەبێت ئێمە چاوەڕێ بین و دواتر هەڵسەنگاندنی کۆتایی بە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و تۆتنام بکەین. تەمان وەکو پێکاتە گواردیۆلا و ئاماژەی پێکرد ئاکیو گرێلیش هێشتا دڵنیانین لە بەشداریکردن، بەڵام مانچستەر سیتی هیوایەکی زۆری ئەم ساڵیە بە نازناوی پریمەر لیگ و مانچستەر سیتی پێویستیی زۆری بە بردنەوەی نازناوی پریمەر لیگە. وەکو پرۆژەی گواردیۆلا وەکو وەرکی ڕانەرایەتی بۆ گواردیۆلا من قەناعەتم وایە ئەگەر ئەم ساڵیش پریمەر لیگ نەبا بارودۆخێکی ئاسایی بێ لە بڕێم ڕانەرە وەرزی ڕابردوو سەرکردایەتی مانچستەر سیتی کردەوە بە بردنەوەی نازناوی سیانی و کۆمەڵە پێکانی زۆریە بۆ لە وەرزی ئەم ساڵا و کۆمەڵە یاریزان لە تیپەکەی ڕۆشتون و یاریزانانەی هێناوێت هێشتا گونجاندنی تاویان بۆ دروست نەبووە لە تیپەکە. بۆیە ئاسایی ئەگەر سیتیش پریمەر لیگ نەبا، بەڵام هێشتا تیپەکەی تۆکمەترینە، هێشتا تیپەکەی بێسترینە، هێشتا تیپەکەی ئامادەترینە بۆ بردنەوەی نازناوی پریمەر لیگ. بەس من وەکو دەرەنجام باسیەکەم وەکوی کە تۆ بتەوێت کارەکانی گواردیۆلا
زەربی سفرکە یاخود تۆ بتەوێت لە هەژمونی گواردیۆلا بی سێریکە تەسەڕوفێکی جیاواز کە تۆ دەبێت لەوانی تر هەوبێ بۆ نمونە لا هەمووتان ئاشکرایە من هەمیشە پێم وتون من ڕکابەرێکی سەرسەختی گواردیۆلا پێم وتون کە من حەز بە شکستی گواردیۆلا هەکەم باش ئەوە نزیکەی 2 ساڵ و نیوە بەرنامەی شیکاری وەرزشی یاخود 2 ساڵ زیادە بەرنامەی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەیە بەردەوامە ئایا ڕۆژێ لە سەرکەوتنی گواردیۆلا لە کەسایەتی گواردیۆلا لە بردنەوەی مانچستەر سیتی لە خۆشیەکانی بەرامبەر یاری مانچستەر سیتی و ڕیاڵ مەدریدی وەرزی ڕابردوو کە کۆتاییات ڕۆژی یەکشەمەکەی من لێرە باسم لەو پلانانە کرد کە چۆن گواردیۆلا خەتعی ئەنچیلۆتی کرد چۆن گواردیۆلا هەڵخەڵەتانی لەگەڵ ئەنچیلۆتی کرد لە یاری چوون و لە یاری گەڕانەوە توانی بە گورزی خۆی و بەو شێوازەی خۆی شکست بە ئەنچیلۆتی بێنێ و لێی بەرێتەوە وتم براڤۆ گواردیۆلا ئێستاشی لەسەر بێ من هەر پێی دەڵێم براڤۆ بۆ من حەزەکەم هەمیشە لە لووتکە بێ لەبەری ڕکابەرەکە و لە لووتکەیە بێ خۆشە لێی بەریتوانێ نەک ڕکابەرەکە و لە ئاستێکی لیڤڵێکی خوارتر بێ ڕکابەری بەم جۆرە خۆشە هەڵێ پیاوەگەر دوژمنایەتیشی کرد هەر لەگەڵ پیاوە تێبکەوێ ینی ڕکابەری تۆپی پێ بەم جۆرە خۆشە بەسێ ئێوە خەریکی چین نابێت وەرزش ئەم جۆرە نییە تۆ دانیشی دۆڕاویت بیانوەگری ڕۆژێ باسیەم ڕۆژێ باسیە و ڕۆژێ باسیە و ڕۆژێ باسیە و جا من ینی ئەو کاتیش باسم لەوە کرد تاوان بەشێک زۆر لە هاندەرەکانی ڕیاڵ مەدریدە ڕقیان لە گواردیۆلایە ئەموو یعنی سێکە منێ سەر ڕکابەری گواردیۆلاکەم حەز بە شکستیەکەم بەس بۆ ڕقت لێتی ینی ئەسە من لێک دیوە ڕقم لە گواردیۆلا لەو کاتێک کە نەبوو بەڕانەری میلان وتی من بایرنم هەڵبژاردەوە بەسەر میلانە ئەلەمەیە حەق دێکم هەیە بەرامبەری بە زۆکی تر ڕقم لە میسیە یا ڕقم لەوەی بۆ لە بەروی وەڵا لێی بردومەتەوە کاکە ئاساییە ڕکابەری بە بەس نەک ڕق لێبوون من ئێستا تێدەگەم کە هاندەرانی ڕیاڵ مەدریدی ئەو کاتە ڕقیان لە گواردیۆلا ئێستا ئەمانیش بۆیە ڕقیان لە ئەنچیلۆتیە تێگەیشتوم بەروی کاکە ناکرێت تۆ لە لووتکەوە بێنیتە خوارەوە ڕیاڵ مەدریدێکی وێرانە بۆ زین و بێتەوە ڕیاڵ مەدریدێک کە دوای سێ چامپیۆنزیەکەی زیدان کە دەستی لە کارکێشە سۆلاریات و ئایاکس دەری کرد بە دوایە هات زیدان خۆی یاتەوانێ مانچستەر سیتی 2 یاری لێ بردەوە بە دوایە لەگەڵ چێلسی یاری کرد لە چوارگۆشەی زێڕینا تۆخێڵ هەر ڕیاڵ مەدریدی یار خوارد بە تەکتیک بە پلان بە ئەنجام بە هەموو شتێ ڕیاڵ مەدریدی خوارد لە کلاسیکۆکان کە بەدڵی خۆتانتان بردەوە ئێستا دانەیەک بۆ قوت بۆ تەوانێ کلاسیکۆ لەسەر کلاسیکۆ لێتە باتەوە لەولا لە 3 ساڵی گواردیۆلا بە باشترین تیپ کە پێیەتی 2 ساڵ دەردەکات لە چامپیۆنز لیگ ئێستا تێگەیشتم تۆ بێ بچیتەوە قاوغا ئەبێ وەکو ساڵی 2009-2010 بەشێک لە هاندەرانی ڕیاڵ مەدرید چۆن ڕقەستور بوون بەرامبەر بە گواردیۆلا بێت تۆش بچیتەوە قاوغا لەبەرەوە هەوڵ بدە لەوەی کە لە سەرکەوتنی بەرامبەرەکە کەم بکەیتەوە کە دۆڕاویت بێدەنگێڵ بژێرە جوانترین وەڵامە ناکرێت تۆ دۆڕای هەر لەبەری سەرەوە قسە بکەی تەعادول بووی هەر لەبەری سەرەوە قسە بکەی سەرکەوتنێ نا هەر لەبەری سەرەوە قسە بکەی بە هەموو شتەکان لێک لیڤڵا قسە بکە لەبەرەوەی کە ئەدۆڕێی شێوازێکی تر قسەکەی کە یەکسانەبی شێوازێکی تر قسەکەی کە بیتۆ شێوازێکی تر قسەکەی ئەوە دووفاقی و دووڕوویە نابێت ئەبێ ڕازگۆبی لەگەڵ پیشەکەت بەرحاڵ دێمەوە سەر تۆتنام و سیتیەکە وەکو پێم وتن سیتی ئامادەترە سیتی پێگاتی بێزی پێ و گواردیۆلا هەموو سەرنجی هەموو فۆکسێکی لەسەرەوەی نازناوی پریمەر لیگ بۆ تیپەکەی بەرێتەوانێ و تیپەکەی ئامادەیەوە شیتیایە وەکو پێم وتن کۆمەڵێ هۆکار هەبوو بۆی کە مانچستەر سیتی ئەم ساڵ بۆ دۆخە بڕەوە بەڵام ئەوەی کە تۆتنام دەستبەرداریە میارێ بێ و پۆستیکۆگلۆ دەستبەرداریە میاریە بێ و یاریزانەکانی تۆتنام دەستبەرداریە میارە بن لەسەر خواستیان دەران من هەرگیز باوەڕ بەم جۆرە گرەوە ناکەم و من بڕوا ناکەم یاریزانانی تۆتنام هێندە خەمساردانە ڕوبەڕووی مانچستەر سیتی بنەوە ئەمە جگە لەوەی کە هیوایەکیش هەیە کە بۆی کە ئەم ساڵ تۆتنام بگاتە چامپیۆنزی وەرزی داهاتوو بۆیە دەبێت بەو هیوایەشەوە یاری بکات باش
کاکە کازیان ئەڵێ هەمومان تۆتنهامین کاک ساڵح عەزیز ئەڵێ پریمەر لیگ دەمێکە کۆتایەتوە تەنها پاڵەوانەکە بە فەرمی دیاری نەکراوە پریمەر لیگ بۆمان سەرسێت تاوان دوایاری ئەم شەو ڕەنگەم قسەی تۆ ڕاستەوخۆ بێتە دی کاکە ڕابەر ئەڵێ ئارسناڵە مۆرزە بەیانە گەورەکان نەدۆڕەوە تاوان قسەیەکی زۆر جوان هەیە لەسەرەوەی کە باس لە ڕکابەرەکان خۆی ڕکابەری خول من دەمەوێت یعنی ئەمە جیاوازیەکت بۆ بکەمەوە زۆر کەس ئەڵێ خول ڕکابەرەکەی بێسترە لە چامپیۆنز لیگ تاوان من قەت بەراوردکاری ناکەم من ئێستا دوامین شتی پۆستی پیجی پایام سپۆرتیش دانابوو کێ لە ئەنچیلۆتی باشتر وتم کەس دە کەس باشتر نییە لە ڕانەراتیە کە لای من خۆم ئەنچیلۆتی لە لوتکەی بواری ڕانەرانە بەڵام ئەم بەراوردکاریە ناکەم چونکە شتێکی زۆر نامەنتەقیە یا بۆ نمونە بەراوردکاری خول بە چامپیۆنز لیگەکرێ تۆ سێریکە چامپیۆنز لیگ چارەنووسی هەموو یاریەکان لە دەسەڵاتی خۆتدا خۆت قەرارەی بە سەرکەوتن خۆت قەرارەی بەشکست هەڵەیەکی بچووکی خۆت دەوخاتە دەرەوەی پریمەر لیگ دەوخاتە دەرەوەی ڕکابەری دەتەوێت چامپیۆنز لیگ بەریتەوە ئەبێ بەرامبەر بە سیتی بۆ سیتە و لێشی بەریتانێ لە سیتی بردەوە تەواوی تۆ لە شتەکە نزیکی لە برایرن بردەوە تۆ لە شتەکە نزیکی بەڵام سێری خولکە ئارسیناڵ بە نمونە وەربگرە لە وەرزی ئەمساڵ بەرامبەر مانچستەر یونایتد 6 خاڵی هێناوە بەرامبەر چێڵسی 4 خاڵی هێناوە بەرامبەر لیڤەرپوڵ 4 خاڵی هێناوە بەرامبەر بە مانچستەر سیتی 4 خاڵی هێناوە بەرامبەر بە تۆتنهام 6 خاڵی هێناوە بەرامبەر بە ئەستۆن ڤیلا 0 خاڵ بەرامبەر بە ئەستۆن ڤیلا 0 خاڵ تیپێک ئەی مانچستەر سیتی چی کردۆ بەرامبەر ئەم تیپانە بەرامبەر مانچستەر یونایتد 6 خاڵ بەرامبەر بۆ تۆتنهام یاری یەکەم خاڵی چێنەوە بەرامبەر لیڤەرپوڵ 2 خاڵ بەرامبەر بە ئارسیناڵ 1 خاڵ بەرامبەر بە ئەستۆن ڤیلا 3 خاڵ ئەها سیر دەکەی ئارسیناڵ بەراورد بەو یاریانەی ئەنجامی داوە بەراورد یاری ڕکابەرەکانی ئەرسناڵ کۆمەڵی خاڵی باشی هێناوە بەڵام لە کۆتایە ڕکابەری دیکە لە ئەرسناڵیان بردوێتەوە نزیکە لەوەی چارەنووسی بە دەزێنانی نازناوی خولی لە دەستی خۆیان نییە سیتی کۆمەڵی خاڵی زۆری لەدەستداوە و لەگەر ڕکابەرە ڕاستەوخۆکانی لە هیچیانی نەبردوێتەوە نە لە لیڤەرپوڵ نە لە ئارسیناڵی نەبردوێتەوە دەوە نزیکترین تیپە بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ کە لە کاتێکا لە ڕکابەرە ڕاستەوخۆکانی خۆی نەبردوێتەوە بەراوردکاری نامەنتقیە بڵێ چامپیۆنز لیگ لە خول بێسترە یا خول لە چامپیۆنز لیگ بێسترە یا ئەم لەم باشترە یا ئەم لەم باشترە ئەوە بۆ خۆت هەڵگرە ئەم بیر و بۆچوونە قێزەونە شەڕەنگیە زیانەت بۆ خۆ دەڵگرە بەراوردکاری نییە هەر یەکە و قورسایی و سەنگی خۆی هەیە هەر یەکە و لە لیڤڵێکی ڕکابەریە هەر یەکە و بە جۆرێ قەرەبووی هەیە هەر یەکە و بە جۆرێ شکستی هەیە یەک لەحظاتی بچووک لە چامپیۆنز لیگ دەتکاتە دەرەوە بەڵام 3 شکست لە خولا ناوکاتە دەرەوە بەڵام خولیش نەفەس درێژیکی تەواوێوێ ناکرێت تۆ بۆ 15 یاری خۆ ئامادەکەی بێ خۆ بۆ 30 دیاری ئامادەکەی لەبەرەوە هەر شتە و قاڵبی خۆی هەر شتە و بەهێزیی خۆی هەیە ئەمە وەڵامێ ببەوەی کە بە تایبەتیش کەوتی ئەرسیناڵ لەوە با بڵێم قوربام کاکە ژیواجان مانچستەر سیتی تا ئێستا لەم یاریگا تازەی تۆتنهام نەیبردوێتەوە با یاری جامەکەی بردەوانێ کاگاوکار تەبان زەجەکە دروست بووە خۆی ئەم یاری تۆتنهام مانچستەر سیتی لە دەرەوە یاریگاوە شەڕەکە لە ئێسەوە دەستی پێکردووە بەڵامی تر چۆنە بێ و چۆن نابێ بێت چاوەڕێکەین کاکاروان ئەڵێ لە وەختی مانچستەر سیتی ئەم شەوسۆنە بێت بە میسی گۆڵچیژە بێ بە بوفۆن ئەو کاکرەکان ئەڵێ نام پێچەوانەکەی ڕاستە کاکە حەسەن ئەڵێ ئامارەکانی نێوان تۆتنهام و مانچستەر سیتی باشنا لە مانچستەر سیتی لە یاریگانیوەکەی تۆتنهام لە 6 یاری 5 یاری دۆڕا 1 یاری بردوێتەوە تەواو ئەو یاریش لە جاما بردوێتەوە لە خولانەی بردوێتەوە کاکتایر ئەڵێ بەداخەوە بە لیڤەرپوڵی نازار و ئەنجامانەی بەدەستیات پێ دوایە تۆتنهامەوە بکات مانچستەر سیتی بگاتە پاڵان لەسەر نا وەکو شەڕی هاندەران بڵێ بەڵام وەکو یاریزان و ناوی یاریگا و ڕانەر نا من ئەمە بە شتێکی قورسە بزانم طبعاً ئەوە تا من خۆ کاکێوان باسم لەوە کردوتم کاری جوانوتم تەنانەت ئەم ساڵ پریمەر لیگیش نەبا بۆ کواردیۆلا تیپێکی جوانی دروست و تیپێکی بێزی درست و ئاسایی ئەم ساڵ بای شتێ نەبا لەبەری وەرزی ڕابردوو نازناوی سیانیە ناوە و جگە لەوەی ئەم ساڵ کۆمەڵە پێکانی زۆری هەبووە و کۆمەڵە یاریزانیش ڕۆشتن تۆزێ
شوێنگرتنەوەی یانی من کاکامران هەمیشە بۆ گواردیۆلا ئاماژە بۆ کە یاریکردنی لە پیانۆچی ئەگەر دوگمێ ئیش نەکە ئەگەر دوگمێ ئیش نەکە کێشە دروستە بێت بۆی تاو دوگمەیە چاوێتەوانێ ئاساییە کە بەوانش نەگا نەگەوەی کە ئەمە باتیشتر بێت کاک ساڵە گیان ئەڵەکان چیلۆتیا دۆخی ڕیاڵ لە بارسا و بایرنی ئێستا زۆر خراپتر بوو کارلوات بە ڕیمۆنتادا چامپیۆنزیگی بۆ ڕیاڵ لە ناو بە سکوادێکی ئاسایی بۆ ئێستاوانی تریش ئەمایان قوبوڵ نییە و قوبوڵیان نییە و یاریە بدۆڕێنن و قوبوڵیان نییە منهەجێکیانە بۆیان و هەموو ئەوروپا لە ڕیاڵ مەدرید دەترسێ ویش لە بەرشۆنە یاخود لە بەرشۆن ناباتەوە یانی پێم وت کاکە منتقی بن یارەکان تەعادل نەوەڵاوانیەوە تاوای لیا توێسە و چوار یاری لەسەر یەک ئەدۆڕێن ئەڵێ یەکسانبوون لە بەرژۆندی مانچەستەر تاوان بە وەڵامێکی و یەکسانبوونە بەموانە لەسەر یارەکەی تۆتنام و مانچەستی ئەگەر بێت و ئەم شەو تۆتنام و مانچەسیتی یەکسان من دۆخی پریمەرلیگ چی لێ تاوان پریمەرلیگ یەکەم جیاوازی خاڵە دووەم جیاوازی زاید و ناقص سێم جیاوازی گۆڵکردن ئەنجە گۆڵ لێکران دواتر قوڵ دەبێتەوە بۆ ڕکابەرەکانی تر کەواتە ئێمە لە ئێستادا ئەرسیناڵ لە 161 زاید 61 مانچەسیتی زاید 58 واتە جیاوازی ئەم دوو تیپە سێ گۆڵە ئەگەر بێت و ئەم شەو یەکسان بن تۆتنام و مانچەسیتی چی لێت خاڵەکان دەبێت بە 86 جیاوازی گۆڵەکان لە هەمان دۆخی خۆیان مێنێتەوە لە کۆتایاری پێویست دەکات مانچەسیتی بە زیاتر لە جیاوازی گۆڵەکە سەرکەوتن تۆمار بکات چونکە ئەرسیناڵ زاید سێ دەبێم زاید سێیە دەرفەتی زیاتر دەداتە لەوەی کە مانچەسیتی یاخود ئەرسیناڵ بێتە پاڵەوانی پرێمەرلیگ ئەمە لەسەر یەکسان بوون ئەوە میوزیک ئەڵێ ئەم شەو یەکسان دەبن تاوان کاک محەممەد ئەڵێ گواردیۆلا چی بکات خۆ ناکرێ بدۆڕێ بە هەموو پێوەەکان سیتی لە تۆتنام بێسترە بەڵێ بێگومان سیتی لە تۆتنام بێسترە هەمومان وا دەڵێن بەڵام یاریگایەکی قورسەوە ئامانجیشی تۆتنامیژما بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ کاگاوکار ئەڵێم شۆ سیتی پریمەرلیگ یەکلا دەبکاتەوە بەڵێ بردنەوە کاکدانا لە بەرژۆندی سیتی پێویستی بە گۆڕانکاری باشەیە بۆ وەرزی داهاتوو ئەبێ لە بیر لە شوێنی دیبڕۆین و واڵکەر و بەرناردۆ سیلڤا بکاتەوە بەڕای تۆ کێ گونجاو بۆ مەرکەزانە وەڵای منە سە ناتوانم ڕابم لەسەرم یاریزانانی سیتی چونکە سیتی تاوکو ئێستا بە بڕوای من شوێنی گۆندۆگانی پێپڕ نەبووەوە ئێستا من لەکوێ جێگرەوەی بەرناردۆ و دیبڕۆینەوەمانە بدۆزمەوە کاک حەسەن ئەڵێ ئەم ساڵ ئەرسناڵ بە شیاوینی بردنەوەی نازناوەکە دەزانام یارەکە پێشوەختە دیاری کراوە چونکە گواردیۆلا بە شێوەیەکی باش خۆی ئامادە دەکات کاک خاڵز وا دەڵێت و فکری منداڵانن یە کەسێکی عاقڵە کاک محەممەد دەڵێ بڕوا بکەن کاک محەممەد زوڵم لێکراوتری مدەڕیبان چلۆتیە بۆ و دەستکەوتە پڕمەحاڵە کە چی کەس باسی ناکات و پێی ئەڵەن چانسگەورەی جیان کاکە تۆ لە کوردەوە سەیری ڕاهێنەرەکان مەکە بۆ تۆ ترسم هەڵسەنگاندنە هەر بە کورد کەیت و گوێ لە شیکەرەکانی کورد و گوێ لە ئێمەمانان بگری تۆ بڕزانە تارق زیاب چی پێڵێ بڕۆ بزانە سکای سپۆرت چی پێڵێ بڕۆ بزانە میدیا جیانەکان چی پێڵێن تۆ بەس لەی کوردەوە گوێ لەوەگری کاکە کورد حاقدە ناتوانێ ینی کە دۆڕا پێی قوبوڵ ناکرێ هەرێوێ لەسەرەوە بێ هەر ینی هەر قسەیەکە و هەر ئەڵێ بەشکە دیار بێ نانەوان نییە بۆ جۆرۆری مەگرە و ئاساییژان چلۆتی خۆر کەسێکی منە ئەوەی قوبوڵە لەوەی لەم جۆرەیە مامەڵایە بمێنێتەوە سیتی دەباتەوە جیاوازی یاری نێوان خۆیان حساب ناکرێت ناوە لە ئیتالیا و لە ئیسپانیا ئاکرێ ئەوە کاکە مایکۆنە لێڵە ڤاران ئێستا ڕۆشنی لەمان سەرونایەتت ڕاگەیان بەرناردۆ شەوان خەون دەبین نازانم لۆنین کردیانەوە بە فشقیات ئەگەر دەنگم دەکاتە ئۆڵترافۆت بڵێن تینهاگە دەرکەن بڕوا بکەن من هەر لە ساتە وەختی یەکەمەوانێ لەگەڵ دانانی تینهاگانە بۆ میشە شەڕم کردووە لە بەرنامەی ڕاستەو خۆشە جەنگێکم لەگەڵ ڕەوەز و دانەریش و چێنەری شاکرد لەسەر ئەم تینهاگەی کە ڕانەری مانچستەر یونایتدە بەڵامی تر
شتەکان بەو جۆرە ڕۆی کە هەیە. بەرحاڵ ئەمەی چەبولیارە گرنگەکانی ئەم شەو کە بە پێی پێویستی جوابی کۆمنتەکانم مایوانێ دەچمە سەر گەڕانەوەی بەرشلۆنە پێویستەکە قسەی بکەم لەسەر بەرشلۆنە بردنەوەی لەسەر ڕیال سۆسیداد کە دەستەبەری کرد. تاوان ئەمساڵ بەرشەلۆنە هەڵبەز و دابەزێکی زۆری کردووە، کەوتنی زۆری تووشاتووە، خاڵی زۆری لەدەست داوە، پلەی دووەمی لەدەست داوە، یعنی زۆر شتی ناهەمواری لێ بەسراتەوە، بەڵام کۆتایەکەی یەکشت زۆر گرنگە بۆ بەرشلۆنە. گاڵتە بەمە مەکەن، یعنی مەڵەن تیپێک پاڵاوانی وەرزی ڕابردۆم ساڵ پلەی دووەم گرنگە بووی. زروفی ناوخۆی بەرشەلۆنە، زروفی پێکانی بەرشلۆنە، زروفی داری بەرشەلۆنە، زروفی مارکێتینی بەرشلۆنە زروفێکی زۆر جیاواز بووە. نابێت وابیت بەرشەلۆنە ئەمساڵ بە دۆخێکی ناسەقامگیرا تێپەڕ بووە. لە هەنێ یاریشا لە ئیسپانیا یعنی هەڵی تەحکیمی بەرامبەر بە بەرشلۆنە کراوە لە وەرزی ئەمساڵە، ینی هەنێک یاری نەگەوەی سەبەبی شکستەکە بێت. من بەو جۆرە مطلقە قسە ناکەم، بەڵام هەڵی داوەریە بۆ بەرامبەر بە بەرشەلۆنە زۆر شت بۆیە زۆر گرنگە بەرشلۆنە پلەی دووەم بگرێ، شتێک نییە کە تۆمای گاڵتەکردن بێلاو. بەرشلۆنە پلەی دووەم بگرێ واتای باشتربوونی پلێتی لە چامپیۆنزێکی وەرزی داهاتوو. بەرشەلۆنە کە پلەی دووەمی گر واتای بەشداریکردنێتی لە جامی سوپەری ئیسپانیا. کۆمەڵێ سوود و گرنگ هەیە بۆ بەرشەلۆنە، بۆیە دەبێت بەرشەلۆنە ڕێزی لێ بگیری و ئەم بارودۆخە ناموارەی ئەم ساڵی لێگویرێتەوە. ئێوە مەچن وەکو ئەوان بن هەرەونە دۆڕا بکەونە سەر و جۆلاشی، وەرزشیانە بیر بکەنەوە. سروفی بەرشەلۆنە لێک بەرەوە ئەنجاڵ سەنگاندنی بۆ بکە، وەرە باسی دۆخی بەرشلۆنە و ئامادەکاری بەرشلۆنە بکە ئەنجاڵ سەنگاندنی بۆ بکە. بۆ مرازی دڵی خۆ و یا ئەم بیباتەوە تۆ هەرلەی بیت و یا ئەم بدۆڕێتەوە لێی نە. من لەگەڵ جۆرە وەرزشکردنیانیم پێم وایە دۆخی بەرشلۆنەی ئەم ساڵ دۆخێکی ناهەموار بوو و ئەو ئەنجامی پلەی دووەمە کە بێنێ باشترین ئەنجامە و هەر لە سەرەتا شەوتومە بەرشلۆنە ئەم ساڵ بگاتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ باشترین ئەنجامە. ئەو ئەنجامەشیەنە بەرشەلۆنەی داهاتوو ڕەنگە پامێکی جیاوازترمان پێ بگەێنێ و مێرکاتۆکانی بەرشلۆنە پێمان دەڵێ کە ئەم تیپە دەیەوێت ستێپ بای ستێپ هەستێتەوانێ یاخودەوە تا بەرشەلۆنە ئیتر لە دۆخێکی چەق بەستووە و ئیتر ناتوانێت بگاتەوە ئەو ڕیتمەی خۆی. تاوان جیرۆنا ئەم شەو دەرفەتیەوەی جارێک تێ بە شێوکی کاتی پلەی دووەمی وەربگرێتەوانێ، بەڵامی تر بەرشەلۆنە دەرفەتی زیاترەوە. بەرشلۆنە گەرخاڵ لە دەست نەداوە، یارەکانی ئاسانترە، بۆیە من ئاواتەخوازم بەرشلۆنە لە پلەی دووەم دابمێنێتەوە و ئاواتەخوازیشم بەرشلۆنە لە پلەی دووەم کۆتایی بە مۆرزە بێنێت. هەر نەبێت وەرزی داهاتوو لە سوپەری ئیسپانیا ڕوبەڕووبوونەوەی بەرشلۆنەی ڕیال مەدرید دەبێت تاگەرێکی واریت کایەکێکە لە خۆشترین و بە چێشترین یارەکان بۆ ئێمەی بینەر چێژێکی تایبەتی لێوەردەگرین. طبعاً پرسێکی زۆر گرنگ هەیە کە ئەمڕۆ حەز دەکەم قسەی لەسەرکەم، ئەویش سەبارەت بە بایر مونیخ و سەبارەت بە تۆماس تۆخێڵ. تۆخێڵ بڕیاری کۆتایی داوە کە کۆتایی وەرزی ئەم ساڵ پۆستی ڕانەراتی بایر مونیخ بەجێبێڵێت و لە ماوەی ڕابردوو بە گفتوگۆ ئەمە قسەی ڕۆژنامەکانی بە ئەڵمانیاس، قسەی بێڵد و من ڕۆژنامەکانی ترتان بۆکەم. لە ماوەی ڕابردوو باس لە چی کراوە؟ جولیان ناگلیسمان و هەروەها چابی ئەلۆنسۆ کەم دوانە ڕاستەوخۆ ڕەفزیاننا. ناگلیسمان بۆندەکەی لەگەڵ ئەڵمانیا نوێ کرداوانێ و چابی ئەلۆنسۆ بڕیاری داوەرزی داهاتووش لەگەڵ لیڤەرکوزنا بەردەوام بێ. هاتنە سەر ڕالف ڕانجنیک ڕانەری هەڵبژاردەی نەمسا و دواتریش ڕانجنیک بامان جۆرە ڕەفزیانێ وتی من بەردەوامە بم. ئەسێکێ لە بژاردەکان داوای چیان کردووە؟ داوای گلاسنەریان کردووە. گلاسنەر کە ئێستا ڕانەری کریستال پاڵاسە، پاش ڕۆیۆتسۆن پۆستی ڕانەراتی ئەم تیپی گرتە ئەستۆ و کریستال پاڵاس داوای لە بەرامبەر هەڵبمەرجە ڕۆشانەوەی گرێبەسەکەی داوای 100 میلیۆن یۆرۆەکە. تاوان ئەم 100 میلیۆن یۆرۆیە یعنی شتەکە بۆ جۆرە نییە، بەڵامی تر بۆ داوایەکە کە دەستبەرداری نابن. ئێستا بژاردەکانی بەردەم بایرن زۆر کەم بوونەتەوە، لەبەرەوەی یۆرگن کلۆپیش بڕیاری داوە لە وەرزی ئەم ساڵا پشوو وەربگرێ و هانس دیتەر فلیک چاوەڕێی ساڵی داهاتووە و گواردیۆلا ساڵی داهاتوو ساڵی 2025 بڕیار وایە گواردیۆلا لە مانچستەر سیتی نەمێنێتەوە. یعنی
بارودۆخەکان زۆر تەموو مژاوین بۆیە هەم بایرن پەلە ناکا لە دیاریکردنی ڕایەنەری نوێ و هەم ئەو ڕایەنەرانەشی کە ناوێکی دیارن ئەو ڕایەنەرانەشی کە هەمووان باسییان لێوە دەکەن نایانەوێت زوو قەرار بن چونکە دەرفەتەکان زۆر دەبن. بۆ نمونە ساڵی 2025 بەرشەلۆنە بێ ڕایەنەر دەمێنێتەوە چاوی دوای کۆتایەتین گرێبەسەکەی دەڵێ دەڕۆم. بۆ نمونە چێلسی نەگاتە پاڵەوەندێکی ئەوروپیە گەرێگەیە چێلسی بێ ڕایەنەر بێ. بۆ نمونە مانچستەر یونایتد ئەکرێ بێ ڕایەنەر بێ. بۆ نمونە مانچستەر سیتی کە وەکو ڕۆژنامەکان باسیەکەن دوای 2025 گواردیۆلا لە ڕایەنەرایەتی سیتی نامێنێ. ئارنی سڵۆ دەڵێ نەبێ بە ڕایەنەری لیڤەرپۆڵ بەڵام هێشتا هەموو شتێک کۆتایی ناتووە. بایر مونیخ تۆماس تۆخێل لە تەموو مژاوی بەردەوامی و بەردەوام نەبوونە. میلان ڕایەنەرەکەی ستیفانۆ پیۆلی لە دوورخستنەوە و لابردنە. یۆڤانتۆس ئالێگری لە دوورخستنەوە و لابردنە. سەیرەکەی کۆمەڵی یانەی زۆرمانەیە کە بێ ڕایەنەر ئەمێننەوە. و کۆمەڵی ڕایەنەری زۆر باشیشمانەیە کە دەتوانن بن بە ڕایەنەری تیپەکان. هەریەکە و ناوێت لە هەموو خولەکان و لە هەموو ئاستەکان ڕایەنەری زۆر باشمانەیە. بۆیە دۆخی بایرن ئێستا دۆخێکی زۆر تەموو مژاویە. دۆخێکی زۆر ناهەموارە. لە چ ڕوویەکەوە؟ لەوەی کە بژاردەیە لەبەر دەمیان ناما بێ هانس دیتەر فلیکی ڕایەنەری پێشووە. فلیکیش یەکێک لە ئاماژەکان ئاماژە بۆ دەکات کە فلێک چاوی لەوەی بێتە ڕایەنەری بەرشەلۆنە لە ساڵی داهاتوو. چونکە ئەم ساڵ بەرشەلۆنە نەیتەتوانی بەو شێوەیە ڕاهێنەرایەتی بەڵێ کاک مەڕۆ ماسمەوە کرد سڵۆت تەنها ڕاگەاندنی فەرمیمەوە ینی تر نزیکترین بژاردەیە بەڵام نەبۆتە فەرمی باسم لەوەیە. دەیزانی کە ئەمساڵ بەرشەلۆنە ناتوانێت بەو شێوە بەهێزە بەشداری مەرکاتۆ بکات بۆیە چاوی پێشتریش پێمتن لە دڵسۆزیە لە بەرشەلۆنە مایەوە. هاندەری ئێرەی بەرشەلۆنە دانیشت و ناڕازین لە چاوی نازان کە کەس ڕایەنەرایەتی تیپەکان بەم جۆرە و بەم کارگەڕیەوە وەرناگرێ بۆیە چاوی لە ڕایەنەرایەتی بەرشەلۆنەدا ماوەتەوانێ. بەرحاڵ منەمێ باسیەوە بکەم کە هانس دیتەر فلێک ئامادە نەبوو لەوەی کە بەبێ مەرکاتۆ بێتە بەرشەلۆنە. ئەو پێویستی بە مەرکاتۆی گەورەی بۆیە بەرشەلۆنە بڕیاری بەردام. ئێستا ئەم دۆخە لەگەڵ تۆخێڵا خەریکە لە بایرن دەکەوێتە بەرباس. چونکە قورسە بایرن بتوانێت دوا باسانی گرێبەست لەگەڵ هانس دیتەر فلیکا بکات و بژاردەکانی کە خۆی مەبەست و ئامانجی بوو هەمویانی لە دەست ڕۆی. جگە لە یۆرگن کلۆپ کەماوەتەوە کە کلۆپ سوورە لەسەرەوەی کە لە وەرزی ئەم ساڵ دابنیشە بە هیچ جۆرێک ڕاهێنەرایەتی نەکات تا ساڵی 2025. بۆیە بژاردەی بەردەوامبوونی تۆخێڵ ئێستا باسێکی گەرمی میدیاکانە لەگەڕەوەی کە تۆخێڵیش بڕیاری داوە ڕایەنەرایەتی بایرن بەجێ بێڵێ. چونکە ئێمە حەقیانەت بڵین ناڵین تۆخێڵ ئامانجەکانی بایرنی بەدیێنە و من هیچ خۆشەویستێکیشم بۆ تۆخێڵ نییە. بەڵام بڕوا بکەن بایرن خۆی دۆخەکەی لە خۆی تێگا تۆخێڵیش بەسەرم دۆخە تێکدراوی بایرنان نەیتوانی ینی هەموو توانای خۆی پێشکەش بکات. نەیتوانی هەموو کەرەسەکانی خۆی نیشان بەوە نەیتوانی هەموو ئامانجەکانی خۆی پێچێت. بۆیە گرفتەکە دوولایەنە بوو و ئێستا بایرن سەرقاڵیەوەیە کە بتوانێت تۆخێڵ ڕازی بکات بەمانەوە لە پۆستی ڕایەنەرایەتی بایرن چونکە ئەو بژاردانەی کە بایرن ویستێتی گرێبەستیان لەگەڵ واژوو بکات هیچیانی بۆ بەرهەم ناتوە هیچیانی نەتوانیەوە بەدەست بێنێ و هیچیان ئامادە نەبوون پۆستی ڕاهێنەرایەتی یانەی بایرن مونیخ خێڵمانی بگرنەوە. مەرکاتۆیکی گەورە دەبێت بۆ تیپەکانەوە بۆ ڕایەنەرەکان. بۆیە من بڕوام وایە هیچ ڕایەنەرێک پەلە ناکە لە دیاریکردنی ڕایەنەری نوێ و هیچ ڕاهێنەرێکیش ینی زۆر پێداگری ناکە لە پێگەی خۆی بەڵکو زۆر ئاسای لەبەری بژاردەی زۆر لە بەردەمیایە و ینی زۆر لە بەردەمدا هەیە بۆیە کێشەی نیە لەوەی گرێبەستی لەگەڵ تیپا هەڵبۆشێنێتەوە و دواتر کارێکی نوێ بۆ خۆی بدۆزێتەوە. چونکە ئێستا ئێمە لە قەیرانی ئەنجامی تیپەکانین و لە قەیرانی نەبوونی ڕاهێنەری گونجاوی شاین لە شوێنی شیاوە ینی زۆر کەم ڕایەنەرمانەیە کە پێگەکەی سابت بێ و داهاتووی یەکلاکەرەوە بێ و بڕیار درابێ لەوەی کە بەم ڕیتمە و لەگەڵم ڕایەنەرە لە ساڵەکانی داهاتوو بەردەوامن. شکاری وەرچین پێشکەشکردن خواتان لەگەڵ.